بەردەوام باسمان لە پاراستنی سەروەری خاچی هەرێمی کوردستان کردی کە ئەزمموی هەرێمی کوردستان لە چوارچێوەی فیدرالی عێراقدا دەبێت بپارێزرێ و سەروەریەکەی پارێزیە هەرچەندە مەسلەی سەروەری عێراق یان خاچی هەرێمی کوردستانیش لە دەسەڵاتی حکوومەتی فیدرالیدایە و دەستبینین کە حکوومەتی فیدرالی ئەو حکوومەتە نییە بتوانێت دەسەڵاتی خۆی ینی لەسەر هەموو خاچی عراق و سەروەری عراق و پارێزێ دەوڵەتێکە کێشەی عێراق بەگشتی دەوڵەتێکە کێشەی بنیادی دەوڵەتی هەیە لە بەڕێوەبردننی کاروبارەکانی و پاراستنی سنوورەکانی و هاوڵاتیەکانی لەبەرەوە باشە کە ئیدانە و محکوم و ڕیسوای نییە دەوڵەتی هەیە بۆ ئەم کارە و تورکیا ئەمە جاری یەکەم نییە پێویستە بەوەیە کە بەرەیەکی دژی واقعی لە دشت کردەوەە ڕەوا و جوورەکانی حکوومەتی تورکیا بگیرێتە بەر بۆ پاراستنی سەروەری خاچی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. تورکیا هیچ کاتێک سڵ ناکاتەوە لەوەی کە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان بەڵام لە بەرامبەر ناتوانانی هێرش بکات بە ئاسانی هێرش بکاتە مەسەرەن سەر وڵاتێک کە سەروەری خۆی پارێزرابێ بۆ نمونە ئێران یان وڵاتێکی دیکە ئەوەی کێشەیە کە ئەمڕۆ تورکیا مەساحەیەکیانداتی لە بەرژەوندەکانی دەوڵەتی وای کردو مەساحەیەکیانداتی لە سووریا و لە هەرێمی کوردستان پێشێلکاری بکە و ئەمە پێویستی بەبەرکردنە لەسەر ئاستی نێودوڵەتی و لەسەر ئاستی ئەنجومەنی ئاسایش لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ناوخۆی کوردستان و هێزولانە سیاسەکان و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان فشارێکی یاسایی دیپلۆماسی و ملی دروست بکرێ بۆ بەرگرتن و دووبارە نەبوونەوەی ئەم کارە. ئێمە دەبێت بزانین کە دەوڵەتانی داگیرکەری هەرێمی کوردستان لە هەموو ئەو بازدانە دەگەڕێن کە زیان بە ئەزمموی هەرێمی کوردستان و زیان بە مەرژەوەندی خەڵکی کوردستان بگێنن و لەو خاڵانە دەدەن کە ڕەنگە قازانجی گەشە پێدانی هەرێمی کوردستانی لەسەر بێت. لەبەرەوە لایما دەبێت چاوەڕەوان کراوە بێ کە حکوومەتی تورکیا بەردەوام لەو بازدانە لەو حەڵقانە دەدات کە زیانی خراپ بە هەرێمی کوردستان بگەێنی و بێگومان ناوچەیەکی گەشتیاری لە کاتی گەشتیاریدا هیچ بیانویەک نییە پاساو نییە بۆی کە ئەو ناوچانە بردووان بکرێت لەبەرەوە هەرچیەک بگوترێت هەر بیانوەک هەبێت ئەو بیانۆنە ڕەتکراوایە و جگای قبولکردن دیە. ئەموان نییە ئەگەر هاتوو ڕاستە ئێستا ناوەندی مەسەرەن لەسەر ئاستی حکوومەتی عێراقی لەسەر هەموو ئاستی مستەوایەتەکان لە هەرێمی کوردستانیش بە واضحی ئیدانی ئەم کارە دەکرێت بەڵام دەبێت چاوەڕوان کراوێ کە بە تەنها بەم قسانە ڕێگا بە دووبارە نەبوونەوەی ئەم کارانەی کردەوەکانی سوپای تورکیا ناگیرێت لەوەرەوە پێویستمان بەوەیە کە هەم ڕێکەوتناوی نێوان عێراق و تورکیا پێداچوونەوەی بێدا بکرێت و ئەم هاوپەیمانیەتیان ئەو ڕێکەوتنەی کە کراوە دەسەڵات داتە حکوومەتی تورکیا سوپای تورکیا هێرش بکاتە سەرناوچەکانی کوردستان ئەمە دەبێت کۆتایی پێبێت و لە ڕووی پەرلەمانیشەوە دەبێت پەرلەمانی عێراق چۆن قەراراتی کۆمەڵک بڕیار دەردەکە یا سەردەدەکە دەبێت بڕیارێکی واضح لەسەر پاراستنی ئەمنی قومی عێراقی دەربکات. کارکردن لەسەر مەسلەی بەرەنگاربوونەوەی ملی بۆ هێرشەکانی تورکیا دەبێت پەیوەست بێ بە هۆشیاریە کە هەموو هێزولایەنە سیاسیەکان لە چوارچێوەی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان و عێراق کار بکەن. ناکرێت ئەم قەزەیە بەرجی تایفی یان بەرجی ناوچەگەرێتی پێ بدرێت لەبەرەوە پێویستمان بەوەیە کە یەکەم هێزە سلایەنە سیاسیەکانی کوردستان بە گشتی یەک گوتار بن لەم بابەتە و فشار لەسەر حکوومەتی ناوەند و حکوومەتی اتحادی بکەن ئەوانیش و لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکە عێراق و ساحی عێراقیش قسە بکەین کە ئەمە ینی کار بکەین بۆەوەی کە بە یەکگرتووی بە کوتلەیەک تورکیا هەست بۆ بکات کە هەڵەیەکی گەورەی کردووە و چیتر دووبارەی نەکات.